داوا دەکا ئەو مەلایکانەی کە ڕۆحەکەی ئەو ئینسانە ئیمانداران پێیە دەڵێن دەرگامان بۆ بکەرەوە، ڕۆحمان پێ، ڕۆحی فەڵان کەسمان پێیە، فڵان کەس بەڕێزە و خۆشەویستی خوایە، ئیماندارە، بەهەشتیە، ڕۆحی ئەومان پێیە. داوا دەکەن لە دەرگاوانی ئاسمان یەکەم دەرگایان بۆ دەکرێتەوە، هەمویان دوعای خێری بۆ دەکەن و دەڵێن ئەم ڕۆحە پاکە کێیە. دەچنە ئاسمانی دووەم دەرگایان بۆ دەکرێتەوە، ئاسمانی سێم، چوارەم، پێنجەم، شەشەم، حەوتەم. خۆزگەمان بۆ کەسانە بێ. ئینسانێک لە دنیادا خۆی ناسیوە ئەگەر چەند کاتێکی کەمیش بێ مەلایکە ئەو ڕۆحەی دەبات هەتا دەرگای ئاسمانی حەوتەمیشی بۆ دەکرێتەوە، دەچێتە خزمەتی خوای پەروەردگار لە سەروی عەرشەوە. ئەو ڕۆحە پاکە خوای پەروەردگار دەفەرمێ ناوی عەبدەکەی من لە عیلیین کە پلەی بەرزی بەهەشتە لەوێ ناوی عەبدەکەی من بنووسن، لاشەکەی بگەڕێنەوە بۆ سەر زەوی، چونکە من لەوانم لە زەوی دروست کردووە، دەبێ بچن ناو زەوی لەوێشەوە زیندویان دەکەمەوە.